سڵاتان لێ ببینەرانی ئازیزی بەرنامەی مایکە سوورەکە گەڕاینەوە بە یەک دنیا خەڵاتی تایبەت کە سپۆنسەرە بەڕێزەکانم بۆیان دابین کردوم و پرسیارم ئامادێ دەچم پرسیار دەکەم هیوادارم زۆرچین کەس بتوانن ببنە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە. سەرەتا دەمەوێت باسێکی سپۆنسەرەکانمان بکەم بۆ بەڕێستان و ئەو کەسانی کە لەم بەرنمەیە شتەکانیان بۆ ئامادەکردوین. یەکەمیان کوتاڵی غەریب بەزاز کە ئەوج لە جوانانەی منیان دابین کردووە و هەروە ئەسعەد خەیات دەستی خۆش بە بووی دووریوم. پاشان سپۆنسەرەکانمان کە خەڵاتەکانیان دابین کردووە چەرەساتی ئەسفەهان کە لە دووسایدی بەختیاری و باشترین خەڵات و جوانترین و تایبەتترینەکانی بۆ داناوین ئێوەش سەردانیان بکەن. هەروەها ئەلیسفۆن کە دوکانی مۆبایلە و هەموو بابەتەکانی مۆبایلیان هەیە بە نرخێکی زۆر گونجاو سەردانیان بکەن و بۆی سودمەند بن. سپاسیانەکەم کە خەڵاتەکانیان بۆ دابین کردوین. با بڕۆین بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن. باشی ناوی بەڕێزە کارزان کاکارزان بەچیەوە سەرقاڵی کاکارزان وڵی شەمەلایەتیمە کرد بەس ئێستا ئیشمان ڕاجیرە وڵە دەی لە شتا ساق ئێوە سێری کتێب دەکرد حەز لە کتێب خوێندنەوەیە من ئەرێوەڵە بەتەمامە خۆفێرە زمانی ئینگلیزی کەم وڵە ئەی دەست خۆش زۆر باشە. خۆت فێری زمانی ئینگلیزیەکەی ئەتەوێت ئیشی پێ بکەیت؟ وڵی ئەمێن هەندە چا فێر بوویمە لە یوتیوب و شتیوانە بەس بەتەمامە خوێندنەوە شتیوانە گوتیان لە خوێندنەوە شتیوانە زیرەکەبی کە خوێندنەوەی بەکاربیێنی مەسەلەن لە زمانی ئینگلیزی بخینیەوە یعنی ئیسیفادەی زیاترە نەک ئێستا هەندێک دەورەمەورە بووینەوە مەسەلەن خەڵکی فێر لە خەڵکیەکەن و ئیوانەوارن بەتەمای نەفێرە زمانی ئینگلیزی بکەن و فێرە زمانی ناکەن نافێریشان ناکەن و بەقەستە گوتیان زیاتر بەخۆت هەوڵ بدەی و فێربی مەسەلەن هەوڵ بدەیت نەک بچیا و مەناجانە. ئاخر مەبەستیان ئەوەیە کە مامۆستاکە بۆ شەرحکات فێرتەکات ئەبێ خۆشت هەوڵی لەگەڵابی بخوێنیتەوە سێری فیلم بکەیت وایە؟ وڵات تەماشا فیلم شتیوانەکەم تەماشا فیلم شتیوانەکەم ئەەکەم و هەوڵیشم دایە مەسەلەن دەستخۆش زیاتر حەز لە سیرکردنی چ فیلمێکە؟ وڵی زیاتر عەزم لێە فیلمەکە ئەتێ ئاکشن بێ کۆمیدی بێ نا بەخۆی بە زۆری ئەم هەوڵم دایە پێ بگەم لەو ژیانەی بەس چ بە مەسەلەن زۆر جا پارەمە ڕێگر بووە مەسەلەن لەو شتانێک کە ئەمەوێت پێ بگەم و مەسەلەن زۆر جا ناو خەڵکی خەڵکەکە خۆی پێ گەورەیە ڕووناداتە خەڵکی مەسەلەن بە چاوەشی کەم چاو لە خەڵکی کات و حساب لە خەڵکی ناکە مەسەلەن ئەمیش هەوڵم دایە و چاو خەڵکی پێ بگەم و یعنی بەس چ ڕێگر بە مەسەلەن بێپارەیەکە ڕێگر بە مەسەلەن زۆر لە شتی ئەمیش چاو خەڵکی عەزم لێ بەخینێ تاوکەم خینیشم تاوا کردیا سێشم تاوا کردیە بەس ئەمە هێشتا بەردەوام بم یعنی خۆ نێخم. دەستە خۆش بێنانە ئەسڵەن قەت خۆت بە کەوتویی نەبینی هەموو کاتێک پشت قایم بێ بەخوای گەورە هەوڵ بە ئیشەڵا بە ئامانجەکە دەگەیت. نا من بەخۆمە عەزم لێ لەو ژانەی پێ بگەم معدل بەس ڕێگران بەس خەڵکەکە ڕێگرا خەڵکەکە بە چاوشکە چاو لە خەڵکیەکانی ناتوانە بگری کە ئەیانەوێ بتخەن ئەبێ خۆت هەوڵ بی تەنها سێری ئامانجەکەت کە و بەرەو ئامانجەکەت بڕۆ حەقی هیچ شتێکت نەبێ سێری ئەم لەولامەکە کێچی ئەڵێ بابیڵێ تۆ هەوڵ بۆ ژیانی خۆت بە تۆ ژیانی خۆت پێش بخە تەماشەدا هەندە خەڵکیەکەم خەڵکەکە ئەمەش ڕاستە وچوان بەشەرین ئەمانەوەی پێ بگەین یعنی بەستیە شتەکە یعنی زروفەکە بە ڕێگر خەڵکی باش تۆ وازە خەڵک باسی خەڵک مەکە تۆ بۆ خۆت بژی باشە لەگەڵ پرسیار وەڵام چۆنی ئەمن زیرەکی بەخوا زیرەک دیارە ماشەڵڵا وەڵی نازان بە قورئان باش پرسیارێکی لێکە بەخۆی بەرێ بوویتە وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر نەبوویتە خاوەن خەڵات و وەڵامەکەت نەزانی بە شتێک خۆشمان پێشکەشکی ئەمن بە نوکتەیەک بەسەرهاتێکی خۆش نازان هیچ جێ لە گۆرانی شوانە ڕناگرم نوکتەی سرم لێ دەرناچی بە قورئان ئەو شتانە نازان نوکتە دەرناچی ناوەڵڵا ئەی لەگەڵ جارێکەمە بە قورئان بەخۆی قسەیەکەم لە بەرامبەر کامێرا دەست خۆش بێ ئەو خۆی لە خۆی هەنگاوێکی باشە کەوا بکەی لە ڕاستەکەی و کامێرا نەمێنێ ئەو جارێکەکەم بوو بەسەر خۆدازار بووم ڕاستە زۆر لە قسەکردن و شتیوانم شاوشم بڕک شەرم و شتیوانم هەیە یعنی پێمە دیارە بەستیا بە شەردەی بەخۆی هەوڵدا لەو شتێک کە ئەوێ پێ بگە مەسەلەن گا شەرم نابی شەرم مەسەلەن بەشەرگا شەرم و شتیوانە درێ بەشەردەی بەسەر نەفسە خۆدازار بێ مەسەلەن هەرەندە خۆ تاوشتە ناو شتەکەی ئیدیکە تەواو مەسەلەن
ترسەکەت نامینی یا شەرمت نامینی مەسەن لی شتەچی زۆر چاکە لە شستاق بە بەرێ. پرسیارێک لە یەکەم دوای بەیەگەشتنی ڕووباری دیجلە و فرات چی پێ دەڵێن کە ڕووباری دیجلە و فرات یەک دەگرێت چی پێ دەڵێن یعنی دیجلە و فرادەیەک دەگرن بەڵێ واللهی نازام بەقڕا نازانی ناڵە باشە بەخۆی- ئاسانکاریت بۆکەم بەرە پێڵەن شەت العەرەب پێی ئەڵێن زەڵم پێی بەرێ. ئەڵێن گەلی شەط العرب تۆ دەڵی شەت العەرەب بەرێ تاکیدی تاکیدم دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبن والله هێرە خۆمەگۆ هەر لە خۆ دەوت هەرۆڵە دەست خۆش بێتەوە بوویتە خاوەن خەڵات ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزت بەرێ هیوادارم بەدڵێ بێ. سڵاو لێبێ باشی باشم سپاس سپاس دەکەم ناوی بەڕێزێ هیشام کاک هیشام ماڵە. خەڵکی کوێی کاک هیشام ئاکرێ خەڵکی ئاکرێ ماڵە. ئەی چۆنە هاتووی بۆ ئێرە بۆ لێ قەڵا وەڵامی شوکارم هەبووی تر پیاسەیەکم کرا گەڕێنەوە کەش و هالا ئێوە چۆنە بەخۆی ساردە زۆر ساردا ساردە. تۆ حەزت لە زستانیان لە هاوین هیچ زستان زستان باڵێ قەیناکە ڕقش بینەوە هەر ناڵێن خۆزگەڵ ئارێ بە وەڵا. هاوین وایە باڵێ دەی زۆر چاکە بەڕێز بەچێ سەرقاڵی ڕۆژانە چکارێک وەڵا دەکەی هیچی داوام ڕۆژانە دەی دەشە ساق بێ باڵێ. تۆ بەرنمەکانی ئێمە دەبینی وەڵاهی بڵێم نەمبییتەوە یەکەم جارە نەتبیت. باڵێ نەتبینیوە یەکەم بەڵێ. جارە باشە پرسیارێک لە یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن بەڵێ. خەڵات باشترین یاریزانی 2006 کام یاریزان بووە اختیارات وەڵامێکم پێ بڵێ وەڵاهی ڕۆناالدینۆ بوو باشە اختیار تێمێ کاناڤارۆ اه. کریستیان ڕۆناالدۆ مسی 2006 بەڵێ مسی بوو ئەزانم مسی تۆ دەڵێ میسی 2006 را 2009 مسی بوو بڵێن کەنەڤارۆ لەوەی لە تۆ دەڵێ کاناڤارۆ بەڵێ کەنەڤارۆ دەستخۆش بەڵێ، وەڵامەکە کەنەڤارۆ. ڕاستە خەڵاتێکم بنێ فەرموو ئەوە خەڵاتی ئەمێ بۆ بەڕێزێ ئەلیسفۆن دابینی کردووە دەستخۆش بەڕێز سپاس دەکەم پیرۆز دەبێ بە خۆشی سپاس بەکاری بەڕێز. بێنی ممنون، شتێکی سپاس. خۆشمان بۆ باز ناکەی وەڵا بڵێم چیتر باسی ئاکرێن بۆ بکە ئاکرێ بەچی بەناوبانگە وەڵا ئاکری تر بەن خۆی سروشتەکەی چیایە بەڵێ. ترشتی چیایی بڵێن ها وەرزی هەنار و ئەوانە هەنار و هەنجیرە و ئێستا وەرزی نەرگزە شتی جوانە وایە. تر سروشتەکەی جوانە شتێکی جوانی هەیە لە هەر ئاکری. ئاوەدان بێ بەڕێز. ئیشەڵا زۆر ئەڵێن ممنون. هەنجیری ئاکرێ تایبەتە زۆر زۆر وایە؟ تایبەت. بەڵێ بەڵێ ئیشەڵا بەرنمەیەگەین بۆ ئاکرێ لێ هەنجیری تاقیەکەینەوە هەر کاتی بلنە خزمەت زۆر سپاس خزمەت لە ئێمەوە مەمنون کاتێکی خۆش و خوال لەگەڵ سپاس بۆ بەشداریت زۆر سپاس ئەو بەڕێزە لە ئاکرێەوە سەردانی شاری قەڵاو منارەی کردبوو و توانی ببێتە خاوەن خەڵات بێگومان سپۆنسەرەکانم یەک لە یەک باشترن و خەڵاتی زۆر زۆر تایبەتیان دابین کردووە بۆ بەرنامەی مایکە سوورەکە ئەلیسفۆن دوکانیان لە شوقەکانی ئیسکان تاوەرە هەموو بابەتێکی مۆبایل و شتی ئۆرجیناڵیان هەیە سەردانیان بکەن پەشیمان نابنەوە و گونجاوترین نرخیان هەیە هەروەها چەرەساتی ئەسفەهان کە باشترین جۆری چەرەس و میوەی وشک و ئیتر هەموو بابەتێک دابینیان کردو بۆ بەرنامەی مایکە سوورەکە و دەیدەم بە بەشدار بووان دوکانیان لە دووسایدی بەختیاریە سەردانیان بکەن بۆی ئێوەش لەو شتەی خۆشانە بێبەش نەبن با بڕۆیم زانکەی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بن سڵاو لێبێ سلااو لە تۆش باشی سەلامت نای بەڕێزێ ئەمران کاک عمران خەڵکی کوێ کەرکک خەڵکی کەرکووکی بەڵێ دەی باشە بە میوانی هاتوویان ماڵتان لێرەیە نەوەڵا بە میوانی هاتوین زۆر چاکە بە خێربەی سەرچاو سەلامت بیا هەولێرە پێ چۆنە وەڵا هەولێر شارێکی خۆشە بەڵێ. شارێکی پاکە سپاس. خزمەت گزارەکانی خۆشە وایەکی. شوێنێکی یعنی زۆر ڕاقیە خەڵکەکەی باشن یعنی هەولێرە پێ خۆشە بەڵێ زۆر کەیتە هەولێر سەردانی کوێکە یەکەم شوێن یەکەم شوێن دێمە لای قەڵا لای قەڵا بەڵێ. پیاسێکی ناو بازار و قەیسەری دەڕۆینە ئیسکان دەڕۆینە ناو قەیسەریەکە فەڕێ لێدەی زۆر چاکە یاخوا بە خێربێن سەرچاو بیا. بە چ کارێکە و خەریکی وەڵی من
يعني ئیشی خۆم بەڵێ چ ئیشێک دەکەی من لە معمەلی ئیشەکەم دەی لە شستا سەلام کارەکەتان قورس نییە ناوەڵا باش دەی لە خۆمانی پێبینە ڕێوە یاخوا لە سەلامت بیاخوا. شتێک خۆشم بۆ باسکە بە سەراتێکی خۆش لە کاتی ئیشکردنا ڕوویدا بێ یان کە هاتووی بۆ هەولێر لەگەڵ برادەرەکان شتێکی خۆش ڕوویدا بێ وەڵی بەسەراتێکی خۆش شتێکی خۆشمان پێشکەشکە وەڵی هیچ نییە ئەی دەنگە خۆش نیە گۆرانێکمان بۆ بڵێ وەڵی ناوەڵات دەنگم هیچ خۆش نییە حەز لە دەنگی کێ گوێ لە کێگری زیاتر کام هونەرمەند کورد یان کورد لە کووردا وەڵی ئەوەنس گوێ لە کوردیەکان ناگرم بەس لە عارەب و تورکمان زیاتر زۆر چاکە باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی خراپ باش خراپنی بەڵ باشە پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات بەڵێ وڵاتی مالدیف بەڵێ سەر بە چ کیشوەرێکە یعنی شەر بەچی شارێکە یعنی ئەوها کیشوەر کیشوەری ئاسیا ئەفریقا ئەوروپا ئوسترالیا ئەوانەمان هەمووی هەیە ئاسیا تۆ دەڵێ ئاسیا بەڵێ تاکیدی تاکید دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێزت بەو هیوایان بەدڵێ بێ دەستان خۆش بێ سپاس ئینشاڵڵا دەکەم. بەتمانە بێت بەرنامەکە ئێمەت بینیوە پێشووتر وەڵی نەبینیەوە ئەی بۆڵێ مایکە سوورەکەیە ئەی ئاخە ئەگەر نەبینەوە تو زانی مایکە سوورەکە زۆرەی بینی لە تیکتۆکە و ئەیوە نەبینی تاڵە نەمبینی ئەوە زۆری بینی لە تیک بەڵێ بەڵاخە تاکید نەبووم کە ئەوە خۆتی سپاس دەکەم نا ئەو خۆمم توش مشکلەمانەکەی نا توش مشکلە ئێستا تۆ لەگەڵ قسە کرد توش مشکلە بووی نانا ئەمشی یعنی چۆن بڵێ غەڵت نەگەی لە نا قسەکە ئیشەڵا غەڵەت وەک ناکەی زەکەریا زۆر کەس دەریش ئەخ زەکەریا گۆرانی خۆشی بە وتم گۆرانی خۆی باشە سپاس بۆ بەشداری سلامت بیاخوا، زۆر سپاس بەڕێزی. خۆشحاڵ بم سەرچاوم کاتێکی بەڕێزی. خۆش خوای لەگەڵ سپاس دەکەم بەخێر بێت. زۆر سپاس باشی هاوی بەڕێزێ ڕزگار کاک ڕزگار خەڵکی کوێ کاک ڕزگار من سلێمانی خەڵکی سلێمانی ئەی بەخێر بێ سەر و سەر چاو بە میوانی هاوتی بۆ هەولێر بەڵێ یاخوا بەخێر بێ هەولێرە پێ چۆنە جەوەکەی وڵا منتیقەکەی کە لێی ئێستا بەرامبەر قەڵایت جەوێکی خۆشیە بەلاتەوە خۆشە زوو سەردانی هەولێرەکان وڵی یەم ترا مانگی جارەیان بەسفا باشە بەخێر بن سەر چاو سەلامت سلێمانی سارتریان هەولێر وڵا سلێمانی ئەکیت سلێمانی سارترە دایم دوسێ دەرەجە فەرقی هەیە بەڵێ بەڵێ ئێ تۆزە باسی سلێمانیمان بۆ بکە جەوەکەی چۆنە کەش و هەواکەی چۆنە عادەتەن هەردوو کەی هاتی بۆ هەولێر وڵا تقریبا ئەوە نابێ ئەوە نابێ گەشتی بەڵێ. ئەی زۆر چاکە بەخێرەوەی سەرچاو وتە با پیاسێکی نای قەڵاو بازارەوە بکەم و بەڵێ باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی باش نیت باش نیت ناوە ئەگە پرسیارە لێ بکەم ناتوانانی ببیتە خاوەن خەڵات وەڵامەکەمان پێ بڵێ بەخوا بڕا ناکە بڕوا ناکەین نەوە. ئەی ئاسانکاری بۆ بکەم ئاسانکاریکی باش ئاسانکاری بۆ بکەم ئەبیتە خاوەن خەڵات باش باشە پرسیارەکەمان ئەوەیە بەڵێ مالدیف وڵاتی مالدیف باشە دەکەوێتە کام سەر کام زەریە وڵا نازم ئاسانکاری ئاسانکاریت بۆکەم باش. زەریای هندی زەریای ئەتلەسی زەریای هادی ئەتلەسی بیگۆڕە هەندی زەریای هندی زەریای هادی بەڵێ زەریای ئەتلەسی زریای هەندی تۆ دەڵێ هندی بەڵێ دەستخۆش وەڵامەکە ڕاستە وتە خاوەن خەڵاتێکمان پێبن فەرموو ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێزت دەستخۆش توانی ببیتە خاوەن خەڵات سەلامت. وەڵامەکە ڕاست بوو سپاس بوو بەشداری سپاس. شتێکی خۆشمان بۆ باسکە وڵی باشە یەک کەلیمەی سلێمانی پێ بڵێ وەکوچی کەلیمێکە ها سلێمانی پێ بناسرێتەوە بەساقم بەساقۆ بم زۆر سپاس باز بەشداری کاتێکی سەلامت. خۆش خۆی لەگەڵ زۆر خوا سپاس لەگەڵ. لە شاری ڕۆشنبیریەوە هاتبوو بۆ هەولێر و کەلیمەیەکی سلێمانی پێوتم کە هەر کەسێک ئەو قسەیە بکە یەکسەر زان کامە خەڵکی سلێمانیاوی شەڵێ بە ساقە و بم با بڕێم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بێت. ئەی بەڕێزە غەفور کەریم کاک غەفور خەڵکی کوێی کاک غەفور وڵە بە ئەسڵ خەڵکی ئاکرێمە خەڵکی ئاکری دانیشتوی هەولێرم
زۆر چاکە چەند ساڵە لە هەولێری وڵا لە دایکبوونمان هەولێرە لە دایکبوونە هەولێرە چ شتێکی هەولێرە زۆر خۆشەوێ هەموو شتێک هەموو شتێکی بەردی دار و بەردی خاک و خۆڵی یاخۆ ئاوادان بێ ئەو شارە 25 ساڵ لە بەرامبەر قەڵاتین لێرەش دوکانەکەش لێرەیە ئیشی چیەکەی دوکانی بۆ نوشتە هەیە کەمالیات کۆزمەتیک بوو لە شستاخ بێ مشتریەکانتان زیاتر ئافرەتن بەخوای زیاتر پیاوە زیاتر پیاوە ئەو خۆشتی ئافرەدانە ئەو جادەیە زیاتر پیاوان زۆر چاکە لە شتان ساخ بێ مامەڵەکردن لەگەڵ کامیانە ئاسانترە بۆ شت کڕین و شت فرۆشتن و کامیان زۆر مەعامەلاکەن هەردووکیەک دەگەڕێتەوە سەر خۆت سەر کەسەکان دوکاندار معاملەی خۆش بی وایە تۆ معاملە و خۆشە وەڵای جواب ئێستا بۆ نمونە تۆ شتێک بڵێ بە 50,000 من بڵێم بە 15,000 ئەمەیتێ تووڕە نابی نابی تووڕەبی معاملە چی لێ دەکەین قسە چی لێ دەکەین نابی ڕێکەین لە سەرێکا ڕێکەین وڵی تۆ شتێک خێرکەی ئەکید دەی ئیشەڵڵا هەموو کاتێ لە خێرە هابی بەڕێزی شتێک خۆشم بۆ باسکە کە لە کاتی ئیشکردنا لە ناو دوکان ڕووی دابێ هەموو کاتێ بیرم بکێتەوە پێ بکەنی بەخوای جەهە لە سەقسەی جەنابەت جارێک مشتریە کات شتێکی پرسی گوتی بە چەندیە گوتم 35,000 گوتی بە 34 نابێ ئێگوت هەندێک محاولەی بکەلۆ دەکەمەسی وانە کە معاملەکەی نەکرد گوتی 34 کە بە سیش بە خۆم دەمدا ئەو جە گوتی بە 25 نابی معاملەکەی تێکدا ئەوە زۆر تەماح گرتی ولی باکە دەی زۆر چاکە لە شستاخ بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی والله یەکە وەرزشی بێ باشەوە وەرزشی بێت باشە پرسیارێکی وەرزشی دێکم ڕۆناڵدین هۆ پێش ئەوەی بچێتە بەرشەلۆنە لە چ یانەیەک پێش بەرشلۆنە بەڵێ چایەکش بن بە من ئەی دەستە خۆش بێ زۆر سپاس چانا فەرمووی وەڵا دەستە خۆش بێ زۆر سپاس ڕۆناڵدینۆ پێش ئەوەی بچێتە بەرشەلۆنە لە کامەیان نەبوو بەخوا بزان فەریقە چی ئیتاڵی ناوێت بڵێ ئاسانکاری بۆکەم نا بیگۆڕە وەڵامێکترمان ئەنتەر میلان ئەیسی میلان ئەنتەر میلان ئەیسی ئەنتەر میلان ئەیسی میلان وەڵامێکی تاوم پێ بڵێ پاریس سان جێرمان پاریس سان جێرمان تەکیدی زۆر دڵنیا نیمە بەس با ئەو تەواو دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات وەڵا نازەم چۆنەوە خەڵاتی بەبرد ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزێک چەرەساتی ئەسفەهان لە دووسایدی بەختیاریە بابەتەکانیان هەمووی تازە و خۆش و بەتامە ئیشەڵڵا چووی بەدڵتە یعنی زۆر ڕائە لێ هەیە دەستیان خۆش بێ ئەی ستافەکەیان چۆنە زۆر باش ستافەکەشان زۆر ڕێکوپێکە دەستیان خۆش بێ سپاس بۆ بەشداری زۆر خۆشحاڵ بووی بەڕێزە کاتێکی خۆش و خاڵ زۆر سپاس زۆر سپاس دەکەم سلااو لێبێ کاکە سلااو لە تۆش خاتم چۆنی بەڕێزی سپاس باشی ناوی بەڕێزێ علی کاک علی کاک علی ئەمە دوکانی خۆتانە نەوەڵی وەستایەکەمە تۆ لێرە ئیشەکەی بەڵێ مهم مەبەستی من لەوە بکە لێرە ئیشەکەی بڵێ لە شستا سپاس دەکەم بەڕێزی بازار چۆنە الحەمدولله لەخوای بەزیاد باشە شکر لەخوای بەزیاد یاخوا باش سپاس دەکەم بەڕێزی مشتریەکانتان پێیان معاملە زۆرەکەن باشم باش لەخوای بەزیاد یعنی ئێوە سەرەکانتان گونجاوان زۆر لەخوای بەزیاد بیارێ وەڵا دەی باشە لە سپاس شستا دەکەم بەڕێزی شتێکی خۆشم بۆ باس کە لە کاتی ئیشکردن بەسەرت هاتبێ بە قورآن ئیمە زیاتر مشتری بەڕێکردنا مۆزوع شتی خۆش لێرە نایەت ئەی لەگەڵ برادەرانە وەڵی برادر شتیوان نیمە لێرە بەنسبەتە مەم نوێمە لێرە دو سارە لەو زادەمە ماشەڵڵا 2 ساڵ لێرە لێ نوێ دەکات بەنسبەتە من نوێ دەکات نا مەبەستم برادری ئێرە نییە دوکاندار و دراوسێ دوکان و ئەوانە لە ماڵەوەش ڕەفیقە نییە ناوەڵا وەڵا کوڕەکەمان گۆشەگیرە حەزی لە ڕەفیقایەتی ئارێ وەڵا باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وەڵی باشم باش باشی دەی زۆر چاکە پرسیارێکی لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات تەواو حەز زیاتر لە چی خەڵاتەکە چی بێ حەزی لە بابەتی ئەلکترۆنی و موبایل و ئەو شتانەیان حەز لە چەرە سوشتە وەڵی پرسیارەکەی بکە بابزانم باشە پرسیارە لێکم لە قورئانی پیرۆزدا چەند جار وشەی ڕەمەزان هاتووە ئاسانکاری یەک جار وڵی بادوو بی لۆ بادوو بێت ئەو من اختیارەکان دێمێ هەڵبژاردن دێمێ اختیارەکانم بدێ یەک جار 3 جار 5 جار 3 جار تۆ دەڵی 3 جار بەڵێ نا بیگۆڕە وەڵامێکتریشم پێ بڵێ یەک جار 3 جار 5 جار یەک جار تۆ دەڵی یەک جار بەڵێ
نایگۆڕی وڵی 5,000 بی هەرسی هەڵبژاردنەکەی ون لە یەکێکی ژووری عازم دەدەدرم بێ 5,000 تۆ دەڵێ با 5,000 5,000. وەستا 1,000 تۆ دەڵێ یەکجار عازەکە لە ژووری هات ماشەڵڵا جەماعەتەکەی زیرەکە وەستاکەی لە ژوور یەکسەر سێرچی بۆ عازم دەبێنێ سێرچی بۆ گرەڵێ یەکجار تاوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە سپاس دەکەم ویتە بەڕێزی. خاوەن خەڵات ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ بەڕێزت سپاس دەکەم. هیوادارم سوودی سپاس لێ ببینی دەکەم زۆر بەڕێزی. خۆشحاڵ بووین سپاس، مامۆ کاتێک گەلە بەخێر خۆش لە خوار لەگەڵ سەرچاوم زۆر بەرزی، سپاس سەرچاوم. زۆر سپاس بڵاو لێبێ باشی زۆر سپاس نای بەڕێزت خەبات کاک خەبات کاک خەبات تۆ منێ ناسیەوە بەڵێ بەڵێ زیاتر چاپێکوتمان کرد بەڵێ ئەمە سەڵام مێشکی زۆر زۆر باشە میش ئەوم بیرکەوتەوە یەکەم بەرنامەکە کردم هاتم بۆ لای تۆ بۆ دوکان قسەمان کرد بەیەکەوە بوو خەڵاتەکەشم بردەوە خەڵاتەکەشی بردووە دەوانێ ئافرین سپاس. ئیشەڵا ئەم جارش خەڵاتە ئیشەڵا. دێتەوە زۆر چاکە ئێستا شەرە و کارە دەکەی دوکانت هەیە هەر دوکانم دێ لە هەیە. شستاق ئەی چۆن سەلام هاتوون بەلای قەڵا وەلا هەراتیم پیاسێ بکەین لەگەڵ دایکی منداڵان ئەی بۆچی دایکی منداڵان نای قسەمەوە بکە پێ عیبە شەرم باشە قەیناکە ئاساییە ڕێزی سپاس ئیش و کار چۆنە بازار باشە چۆنە الحەمدلله سپاس بخوا یا شەر خوا قەنەعەتە مهم وەیە وایە؟ ژیانەکە سوڕێن ئەکید وایە مهم ئەوەیە ئیش بڕوات و ژیانەکە بسوڕێ و دڵما شەر خۆش بێ. قەنەعەتە ئینسانەکە وایە. قەنەعەتی هەبوو وایە. سەرکەوتووە بێ ئەگەر تو قەنەعەتش نەبێ هەرچەندێک بێت ئیسفادەین وایە وەڵا ڕاستە الحەمدلله لەش ساغێکەش بای ئەرە وەڵا هەموویەتی سپاس بخوا ئینسان ئەیستا بەس تۆ- سەری ساغ بێتنەوەی تریز نییە وای ئێستا تۆ لەگەڵ دایکی مناڵان هاتووی پیاسەیەکەکەی آه. لە شستاغا ئەوە هەموو دنیا ئەرە هێنێ وەڵا سپاس وایە بخوا ئەرە وەڵا الحەمدلله چی پێڵێ بە خێزانە وەڵا پێڵم سەربەرز بێ لە دنیا لە قیامەت ئامین الحەمدلله ئینشەڵڵا. پێکەوە تەباین بێ لە خوا بەسدا بێ یاخوا هەموو کاتێت تا بابن ممنون ئەجمعین باشە پرسیارێکە لە یەکەم باشە وێنەیەکت پیشانێم لە مۆبایلەکەمە بزانم تۆ دەزانیت ئەو شوێنە کوێیە باش باشە ئەوە گەرمیانە باشە ماشەڵڵا زیرەکە بەس وەڵی ناوەکەیم لەبینە بەس تاکیدم گەرمیانە شوێنەواریشە بەڵێ هەڵەبجە نە هەڵەبجە شارە پارێزگایە ئەوە ناوی شوێنێکە وەڵی لە خەیاڵمە بەڵام ئەم دەقەیە لە بیرم نییە دەنا شوێنەکە ئەو دەقەی لە بیرت ئارە نییە وەڵا. بەس تاکیدم گەرمیانە تۆ دەڵێ گەرمیانە بەڵێ. باشە بیرکەرەوە بەشکم بیرەکەیتەوە شوێنێکی بەناوبانگە بەڵێ ئەزانم، ڕاستەکەی ئەزانم، لە بەڵێ. گەرمیانە شوێنەواریشە شوێنەکە بەڵێ وەڵی لە خەیاڵم نییە قەڵای قەڵای شێروانە قەڵای شێروانە دەست خۆش وەڵامەکە ڕاستە ماشەڵڵا ئەی بۆ نای قسە ماوەکی کەونە زیرەکی خوالێکتان نەکەوە لێەوە هەر سەپۆرتەکە و پشگرێت و وەڵامەکە و پێڵێت و دەستی خۆش بێ خەڵاتێکمان پێبن ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسپەهانە بۆ بەڕێستان زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کە دووبارە تۆم بینی و چاوپێکەوتنم لەگەڵا کردی سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس سپاسانەکەم کاتێکی خۆش فاتان لەگەڵ زۆر سپاس نای بەڕێزە شاخەوانم کاک شاخەوان ئەی تۆ ڕەوف کاک ڕەوف بەچیەوە سەرقاڵی میوانم لە ڕۆژەڵاتەوە هاتوومە والله بەخێربەی سەرچاو میوانی تۆیە بەڵێ تۆش چی بۆ ڕۆژهەڵات بۆ ماڵیان بەڵێ ماڵە خەزورم لەوێنە ماڵە خەزورانە خۆشە هەروایەکیت والله زۆر زۆر وتی زۆر ئەو زۆرە شتێکی دیاتیە ینی زۆر ماڵە خەزورای خۆی پێ خۆشە والله زوو سەردانتانەکە بە ئەرێ ڕۆژهەڵات وەڵا ئەوەندی ئەوە زیاتر دێ ئەمە هیندە ناین والله ئارە وەڵا ئەوە زۆر زیاتر دێ زۆریش بەڕێزە کێت بۆ ئەوێ سپاس دەکەم دیارەکە بەڕێزە من بەنای ئەوە سپاس دەکەم چکە تۆ قسە بۆ من ئەەکەی بۆیە من سپاس دەکەم زیاتر کێت بۆ ئەوێ چ خواردنێکی بۆ ئامادە ئەەکەن وەڵا خواردنەکەنەوە هەموو خواردنەکان دەخواتن تەواوی زۆر بەی خواردنی چی پێ خۆشەهی دەستی خەسووی
وڵا بەداخەوە خەسووی نەماوە. نەماوە وەلی ناتوانێ غەزا ئەو دروست بەداخەوە. ئەمایدی خێزانەکەی خۆی ئەلحەمدولله شکر وەکو بۆ خۆ دەڵێنێنی لە چێش سازکردن زۆر وریا و زیرەک وەستا و شێفە. شێف شێف شێف. دەستی خۆش بێ. ئیدی الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبیتن. یعنی حەساوەتەوە. الحمد لله الحەمدولله. چ خواردنێکە زۆر بەلاوە خۆشەی خێزانەیە ڕۆژهەڵات کە دروستیەکات. والله خواردنیان زۆر شتێکە خۆشە. ئێمە پێڵین قوراو لایوان پێڵین بربەسێڵ بربەسێڵ. ئەو خواردنەیم زۆر پێ خۆشە زۆر خۆش ئامادەی ئەەکە. ئەو خوم ینی خواردنەکەیان تایبەت بە ڕۆژڵات نییە ینی بەڵام ئەمن ڕاستی نەمەزین لێرەش هەیە هەتا ئەو لی ناو خواردنەکەم خوارد و لە خەڵکەکەم پرسی وتیان نا لێرەش هەبووە قەدیم پێڵێن قوڕاو ئەم نەم خوارد و ڕاستی نەمدی بوو بەڵام کە ئەو هات و بۆ دروستکردین فعلان خۆش بوو زۆر دەست و چای خۆش بوو لەشی ساغ بێ ئینشەڵا دەیان لەشی ساغی بۆ خواردنی خۆشتان بۆ ئامادە چۆنە هاتن بۆ ناو بازار بۆ پیاسەکردن ئەرێ وەڵام میوان کە هاتی لە ڕۆژلات گوتە حەزەکەم هەولێر ببینم هێنام هەولێر خۆم خەڵک ڕوانتسم ڕواندز بە چی بەناو بانگە شارێکی گەشتیاری و ڕۆشنبیری و مێژوەکی هەیە بەڵێ ئەگەر باس خواردنەکەی بکەین باسی خواردنمان بۆ دەمە و ئێوارەیە باسی خواردن خۆشە ڕواندز بە کفتە بەناو بانگە کفتەی ڕواندزی ناوبانجی هەیە وەکو تری شارێک ڕۆشنبیری و ئەوانە بۆ پێشتر تاریخەکی هەیە لە سەمان پاشای کۆرەوە تا ئیستا ئێستا شارێکی گەشتیاریە فعلەن ینی ئەگەر قسەکە ڕاستبی دڵی گەشتیاری پارێزگای هەولێر ڕاستە ئەو منتیقەیە زۆر خۆشە و زۆربەی شوێنە گەشتیاریەکان لە منتیقەی سۆران و ڕەواندز و منتیقەی بێخاڵ و ئەوانە ینی سەیرانگای زۆر خۆشی لێیە کوردستان ئاوادان بێ هەموو شوێنەکانی هەموو پارچەکانی هەموو شارەکانی شەڵا ئاوادانە بێ ڕواندز بە برمەش بەناوبانگن برمەیان زۆر خۆشە هەیە مەسەلەن برمەی هەیە کولیچەیە بەڵام ئەو شتانە مەسل لە هەموو شارەکان هەیە بەس ئەوان بە شێوازێک دروستێگەن ها وەکو چۆن لولی ئەکەن وەکو بۆرەك لولی ئەکەن وەکو برمێن یەکە لە زۆربەی شوێنەکان ئەیبین وایە ڕاستە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن زیرەکن لە پرسیار و وەڵامە بەخۆی ئەمن بەخۆ ئەو برادرە سینگڵە لەوانەیە مێشکی باشتر بلەیمە ئەمن خێزاندارم جارێ ئەو شتانم تێپەڕاندنە وەرحەلانە ئەگەر خێزاندار بی مێشکە ساڵ نییە ئەکید ساف نیێستا من ئەوە لێرەمە فکرم لەلای ئەوێ منداڵەکەم بەیانی دەرسی هەیە بێ شۆ زوو بگەڕێمەوە بچم دەرسەکەی ئەوەی ئەرچی ماڵەوەی پێ بڵێم ئەوانە ئەکید بەڵام کاکە سینگڵە ئەو لەوانێ فکری ئەوە تربی لەوانە ئێش مێشکی مەشغوڵ بێستەویش لە هەوڵێەوە بێ خانمێک ماڵدا یاڵە پرسیارەکەی بکەنی شڵا مشکلەیە بەس بهیمە دڵ ناخۆش بێ لەش ماستاغ بێ ئەکید تەندروستی مهمترین سەرمایە وایە ئەکید پرسیارەکەمان ئەوەیە ئاڵای رووسیا لە چەند ڕەنگ پێک دێت ئاڵای رووسیا سێ ڕەنگە پێم وایە سوور و شین و سپی سوور و شین و سپی بەڵێ دەستخۆش وەڵامەکە ڕاستە مەجای لێ هەریچ بڵێ دەستە خۆش بێ ماشەڵڵا زاوەکان زیرەکیشە چ کارێک دەکەی خۆت لە دادگایمە دەی لە شەساق بێ دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزێ ئەلیسفۆن دابینی کردووە بۆ هیوایان سوودی لێ ببینن زۆر خۆشحاڵ بووم شتێکی خۆشم بۆ باز ناکەن وەڵاهی باسی چ بکەین لەوەی سپرایزەکی خۆش بوو یعنی ئینتیزاری ئەومان ناکرد مثلەن جەنابەت بێ و ئێمە ببینی و ئەوانە فعلەن خۆش بوو ینی یەک لە فەقرە زۆر جوانەکانی گەشتەکەن بوو زۆر سپاس دەکەم یاخوا دایم لە خۆشیابن لە کاتی ساتی خۆشابن و لە پێکەنی نابن زۆر خۆشحاڵ بوو زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریتان زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خوار لەگەڵ زۆر سپاس ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانم بکەم غەریب بەزاز بۆ دابینکردنی جلوبەرگەکانم هەروەها ئەسعەد خەیات کە ئەرکی دوورینی گرتۆتە ئەستۆ زۆر سپاس یەکەم دەست و پەنجەی نەڕزە ئیشەڵڵا هەروەها سپاسی سپۆنسەرەکانی ترمان ئەەکەم کە خەڵاتەکانیان بۆ دابین کردوین چەرەساتی ئەسفەهان لە دووسایری بەختیاریە چەرەس و شیرینی و میوەی و شکراوی زۆر تایبەتی بۆ دابین کردبووین بۆ بەشداربووانمان کە توانیان ببنە خاوەن خەڵات هەروەها ئەلیسفۆن دوکانی مۆبایلە ئایپاد و مۆبایل و شەحن و هەموو شتێکی ئۆرجیناڵیان هەیە بە هەرزانترین نرخ ئەگەر تا ئێستا مۆبایلە نەکڕیوە بڕۆ لە ئەلیسفۆن بیکڕە بە گونجاوترین نرخ هەروەها کوالێتێکی زۆر باش سەردانیان بکەن دوکانیان لە شوقەکانی ئیسکان تاوەرە بەو هیوایان سوودی بۆ هەموو لایەکتان هەبێت تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بەخواتانە سپێرم هەر شاد بن و خواتان لەگەڵ